بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت ومێ دەکەم گشتلایەکتان لە ساخ و تەندروستێکی باشتان هەبێت. چاوی گەلی کوردستانی ئەم جارەشتان پێشکەش دەکەین لە بەرنامەی ئەم جارەماندا باس لە کاروباری مین دەکەین لە هەرێمی کوردستاندا بۆ پێی کاڕوبەرێکی زۆری هەرێمی کوردستان میڕێژ کراوە بەهۆی ڕژێمەیەک لە دواییەکەکانی عێراق و تەنانەت لە چەند ساڵی ڕابردووشدا یاخود لەم ساڵانەی ئەخیردا بەهۆی شەڕی داعشەوە ڕووبەرێکی تری فراوانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بۆ جارێکی تر میڕێژ کرایەوە. جا ئەمڕۆ باز لە ڕووبەری هەرێمی کوردستان دەکەین کە چەندێکی میڕێژ کراوە چەندێکی توانراوە پاک بکرێتەوە و مافو ئیمتیازاتەکانی پیشەوەرانی مین لە هەرێمی کوردستاندا چێژمارەی قوربانیەکان هەتا ئێستا چەند شەهید هەیە چەند بریندار هەیە تەنانەت چەند کەم ئەندامبوو هەیە بەهۆی مینەوە لە هەرێمی کوردستاندا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری جەبار مستەفا کە بەڕێزیان سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینن لە هەرێمی کوردستان. کاک جەبار سڵاو لێبێت و ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەرانی دەنگی گەلی کوردستان. زۆر سوپاس. کاک جەبار هەروەک هەمیشە شێوازی بەرنامەکە و ستایلی بەرنامەکەوە کە بە گرافیک دەست پێ دەکەین، هەنێک ئامار و زانیاری دەخینە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم کە هەندێک ئامار و زانیاری تێدایە لەسەر مین لە هەرێمی کوردستاندا. ئەمە لەسەر ئاستی جیهانیە وڵاتی مینەکان واتە ئەو وڵاتانی کە مینی زۆر تێدایە لە جیهاندا 110 ملیۆن مین هەیە یاخود مین دانرا و چێنراوە کە لە 140 دەکەوێتە وڵاتانی عەرەبیەوە. لە گرافیکی دواتردا کە باس لە وڵاتی عێراق دەکات ئەگەر هاوکارانم ئامادە بن، لە وڵاتی عێراق 20 ملیۆن مین چێنراوە، خاکی عێراق 20 ملیۆن مینی تێدا چێنراوە. لە گرافیکی دواتردا کە باس لە هەرێمی کوردستان دەکات، هەرێمی کوردستان 3500 کێڵگەی مینی تێدایە و ژمارەی مینەکان 7 ملیۆن مینە بە شێوەیەکی گشتی کە لەم ژمارەیە لەم 3500 کێڵگە مینە لەو 7 ملیۆن مینە لە 160 مینەکان دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. مینی 37 وڵات واتە ئەو وڵاتانی کە مینیان هەیە فرۆشتویانە با وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش زیاتر ئیتاڵی و ئەمریکی و ئیسرائیلین. کاک جەبار ڕەنگە ئەم ئامارەی کە من ئێستا خستمە ڕوو ئەوەی کە زۆر جێگەی سەرنج بێت کە دەڵێت لە 160 مینەکان دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. هۆکارەکەی چییە؟ بۆچی پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی مینی تێدایە؟ دیارە ئەو ڕێژەیە زۆر ڕاستە، زۆربەی زۆری مین و پاشماوەی جەنگی لە هەرێمی کوردستان دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە بە دوو هۆکار. هۆکاری یەکەم بەهۆی ئەوەی کە وجودی هێزی پێشمەرگەی کوردستان لە بوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و بوونی شۆڕش و جۆری چاڵاکی و ئەکتیڤی چاڵاکی هێزی پێشمەرگەی کوردستان لەو سنوورە، ئەوە هۆکارێک بووە کە حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق ئەو ناوچەیە مینڕێژ بکەن بۆ ڕاگررتنی جوولەی هێزی پێشمەرگەی کوردستان. هۆکاری دووەم بەشێکی زۆری ناوچە سنووریەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆتە شەڕگەی 8 ساڵەی شەڕی نێوان عێراق و ئێران. بەڵێ باشە. کاک جەبار بەپێ ئامارانە بێ کە لە گرافیکەکە هاتبوو دەڵێ 3500 کێڵگەی من هەیە لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئایا توانراوە هەموو خاکی هەرێمی کوردستان ڕووپێوی بکرێت و جیا بکرێتەوە یاخودەوە تا ڕەنگە هەندێک لە ناوچە سنووریەکانی وڵاتی تورکیا وڵاتی ئێران هەبێت نەتوانرا بێ هەتا ئێستا ڕووپێوی بکرێت؟ بەتاکید ئەو شوێنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگای دەستگای گشتی کاروباری مین و لە ڕێگای تیمەکانی ڕووپێوی دەستگای گشتی کاروباری مین هەموو ئەو شوێنانی کە دەستی پێڕاگەیشتووە توانراوە ڕووپێوی بکرێت بریتیە لەوەی کە
ئەو ژمارەی خوێنتەوە کە 3500 چێلگەی مین لە هەرێمی کوردستان ماوە و ئەو شوێنانەی کە دەستگای گشتی کاروباری مین نەیتوانیوە ڕووپێوی بۆ بکە نەیتوانیوە دەستی پێ بگات بەهۆی ئەوەی کە ئەو وڵاتی ئێران و تورکیا ئیمکانە ڕێگە بەوە نەدەن ئەو شوێنانەی کەمین ڕێژ کراون جێگای مەترسین لەسەر ژیان و گیانی هاوڵاتیانی ئەو سنوورەکان نەتواندراوە ڕووپێوی بکرێ و ئاماژە ڕێژی بۆ بکرێ بۆ ئەوەی خەڵک لە مەترسیەکانی مین ئاگادار بکرێتەوە و کار لەسەر پاکردنەوەیان بکرێت. تا ئێستا نەتواندراوە بەڵام هیچ هەوڵێک نەدراوە کاک جەبار بۆی کە بتوانن ڕووپێوی ئەو ناوچانەش بکەن؟ ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام بووین بەڵام هەم وڵاتی ئێران ڕێگەنادا و هەم بەهۆی ئۆپەراسیۆنە بەردەوامەکانی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان ئەوەش هۆکارێکی تری ئێستایە کە ڕێگە بەوە نادا کە تیمەکانی ئێمە کار بکەن. بەڵێ باشە کاک جەبار بەپێی ئامارەکان کە دەڵێ لە 60 مینەکان کەوتۆتە پارێزگای سلێمانیەوە هەڵبەت دەبێ قوربانیەکانیش لە پارێزگای سلێمانی زیاتر بن بە بەراورد بە پارێزگاکانی تر دروستە؟ بەتاکید ئەو ڕێژەی قوربانیەکان ئێمە لە هەرێمی کوردستان 13558 کەس لە هەرێمی کوردستان بۆتە قوربانی مین و پاشماوە جەنگیەکان و کە ڕێژەی مین و پاشماوەی جەنگی لە سنووری پارێزگای سلێمانی لە پارێزگاکانی تر زیاترە بەتاکید قوربانیەکانیش لەوێ زیاترن بە تایبەتی لە قەزای پێنجوێن. هیچ ئامارێک هەیە کە پارێزگای سلێمانی بەتەنها چەند قوربانی هەیە یاخود هۆتای ئاستی هەرێم بە گشتیە؟ دەتوانین بڵێن وەکو ژمارەیەکی تەقریبی لە سەرووی لە سنووری پارێزگای سلێمانی لە بەرامبەر هەموو شوێنەکانی تر لە سەرووی 6,000 کەس لەوێ بۆتە قوربانی مین و پاشماوەی جەنگی. کاک جەبار بۆ خۆی مێژووی مین لە هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە بۆ کەی یان بڵێن چەند ساڵ بەر لە ئێستا مێژووی مین لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە؟ دیارە مێژووی مین لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵانی 60ەکان بەهۆی بوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان حکوومەتەیەک لە دواییەکانی عێراق بۆ ڕاگررتنی جوولەی هێزی پێشمەرگەی کوردستان خاچی هەرێمی کوردستانیان چ لە گردۆڵکە و دۆڵ و شی و چیا و پێدەشتەکانی خاچی کوردستانیان ئەو شوێنانەی جێگای هەڵسوڕانی و چاڵاکی هێزی پێشمەرگەی کوردستان بووە ئەوەی دەستی پێڕاگەیشت بێ میرڕێژ و پاشماوەی جەنگی لێ بەجێهێشتووە. ئەوە قۆناغی دووەم ئەو قۆناغەیە کە ماوەی شەڕی 8 ساڵەی عێراق ئێران کە بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستان بووە شەڕگەی ئەو شەڕە ماڵوێرانیە. و قۆناغی سێەم ئەوە بوو کە پەیدابوونی شەڕی تیرۆرستانی داعش ئەوە بوو کە ئەوانیش بەشێک لە ناوچە سنووریەکانیمان لەگەر حکوومەتی عێراقی مینڕێژ کرد بە تەکنیکێکی جیاواز بە دوور لەوەی کە بەپێی ئەندازەی چاندنی لۆغم و پاشماوەی جەنگی بە تەکنیکێکی نوێ کە بە ناوی عبوات ناسیفە توانیان کۆمەڵێک خاچی هەرێمی کوردستان لە سنوورەکان پیسکن بەو عبواتە. بەڵێ لەگەڵ ئەوەی کە ئاماژەت پێدا کە مێژووی مین لە هەرێمی کوردستانە مێژوویەکی دەتوانین بڵین کۆنی هەیە بەڵام ئایا بۆ ئێستا ئاستی هۆشیاری هاوڵاتیان چۆنن تا چەند ئەوان هاوکاری ئێوەن بۆی کە بتوانن قوربانیەکانی مین لە هەرێمی کوردستاندا کەم بکرێتەوە؟ ئاستی هوشیاری هاوڵاتیان لە ئاستێکی باشدایە ئێستا دیارە ئەوەش هەم لە ڕێگای ڕێکخراوە بیانیەکان بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە لە بواری هوشیاری مین کار دەکەن و تیمەکانی دەستگای مینیش لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی گەرمیان و سلێمانی و دهۆک و هەولێر تیمی هوشیاریان هەیە ئەو تیمانە
لە گوندەکان جەولە دەکەن و سەردانی گوندەکان دەکەن، سەردانی قوتابخانەکانیان دەکەن، لەگەڵ ژنان و پیاوانی گوندەکان کۆ دەبنەوە و وشیاری مینیان پێدەدەن و لە ڕووی هوشیاریشەوە ئێمە هەم ڕێبەری چێلگەمینەکانمان لە چوارچێوەی نامیلکەیەک بڵاو کردوتەوە و ساڵانە چەندین بابەتی وشیاری و هۆکاری وشیاریکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی مین بە خەڵک ئاشنا دەکەین لە هەموو شوێنەکان. زۆر باشە کاک جەبار لەگەڵمان مێنەرەوە دەچینە گرافیکێکی تر کە باز لە پاکردنەوەی مینەکە بزانین لە هەرێمی کوردستان ڕووبەری چەندێک پاکراوەتەوە. لە گرافیکەکە داهاتووە کە باز لە پاکردنەوە دەکات، پاکردنەوەی خاکی هەرێمی کوردستان لە مین 258,000 متر چوارگۆشێ و ڕووبەری پاکراوە نزیکەی لە 65 واتە لە 35 خاکی هەرێمی کوردستان ماوە کە پڕ بکرێتەوە، ساڵانە نزیکەی 600 مین هەڵدەگیرێتەوە. کاک جەبار لەم ژمارەیە کە ئاماژەی پێدەدات ئەو 600 مینە کە دەڵێ ساڵانە هەڵدەگیرێتەوە، ئەو مینانەی کە هەڵی دەگرن و ئایا ئەمباری دەکەن یاخود ئەوە تا لە ناوی دەبن؟ ئێمە ئەو ژمارەی کە باست کرد ئەوە لە کە ساڵانە 500 تا 600 مین هەڵدەگیرێتەوە، ئەمە تعبیرە لە ساڵی 2019 و 2021 لەبەرەوەی سەردەمی قەیران و کەرەنتینە و ئەو مەسەلانە بووە. بەڵام ئێستا بە تەکید زیاتر بووە. دواتر لە ڕوونکردنەوەکان ژمارەی ئەم ساڵت پێدەدەم. ئەو مینانە کە کۆی دەکەینەوە یان دەیاندۆزینەوە میلابەرانی ئێمە دەیاندۆزنەوە، ناتوانین بە پێی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ئۆتاوا کە عێراق و هەرێمی کوردستان ئەندامن لەو ڕێکەوتنامەیە نابێ نە عەمبار بکرێن نە بەکار بهێنرێتەوە، دەبێ لە ناو ببردرێن. ئێمە لە پرۆسەی لەلایەن تیمی ئۆدیمان تیمی تەقانەوەی مین و پاشماوە جەنگیەکان لە پرۆسەیەک لە چاڵی تەقینەوەکان لە سنووری هەر پارێزگایەک دەیانتەقێنینەوە و چارەسەریان بۆ دەکرێ و بە باشترین شێوە و بە ستانداردی جیهانی. چۆن هاوڵاتیانی ئەو ناوچەیە یاخود نزیکی ئەو ناوچەیە ئاگادارەکەنەوە کاک جەبار کە ئێوە بەنیازی ئەوەن کە ئەو مینانە بتەقێنەوە؟ ئێمە عادەتەن ئەو شوێنانەی کە چاڵی تەقینەوەی لێیە زیاتر ئەو شوێنانە هەڵدەبژێرین کە زۆر سەلامەتن، دوورن لە ژیان و گیانی هاوڵاتیانیان مەترسی بێ بۆیان و پێشتریش هەم لە ڕووی ئەمنیەوە ئاسایش ئاگادار دەکەینەوە، پۆلیسی ناوچەکە ئاگادار دەکەینەوە و خەڵکی ئەو دێهاتانە ئاگادار دەکەینەوە کە ئەمڕۆ پرۆسەیەکی وا لە گۆڕەیە. ئەو زەویانی کە پاک دەکرێتەوە لە مین ڕەنگە هەندێک زەوی تیابێ یاخود بەشە زەویەکی تیابێت کە خاوەندارەتی هەبێت لەلایەن هاوڵاتیەکەوە. ئێوە ئەو زەویانە کە پاکەکەنەوە ئایا ڕادستی حکوومەتی دەکەنەوە یاخودەوە تا ڕادستی خاوەنەکانیان یەکەنەوە؟ ئێمە ڕادستکردنەوەی زەویە پاکراوەکان کاتێک کە زەویەک پاک دەکرێتەوە و ڕزگار دەکرێت و ئازاد دەکرێت لە دەست دیلیەتی بە دەستمین و پاشماوەی جەنجیەوە، ئێمە لە ڕێگای پرۆسەیەکەوە مەراسیمێکەوە بە ئامادەبوونی خاوەنەکەی و سەرۆکی ئیدارەی ناوچەکە کە بریتە لە قایمقام یان مدیر ناحیە لە پرۆسەیەکە ڕادستی دەکەینەوە و دوای ئەوەی کە دڵنیایی جۆری و نمونەسازی بۆ وەرگرتنی نمونەسازی بۆ زەویەکە ئەنجام دەدەین، دوای هەموو ئەو پرۆسەیانە ئەنجا ڕادستی خاوەنەکەی دەکەینەوە. بەڵێ باشە کاک جەبار هەڵبەت کارکردنی ئێوە یاخود کارکردنی دەستگاکە و کارکردنی تیمەکان لە کاتی کارکردنیانە بێگرفت نییە، گرفت یێتە بەردەمیان کە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە بە باشتر و بە خێراتر بتوان خاکی هەرێمی کوردستان لە مین پاککەنوانێ. دیارترین و گرفتانی کە ڕێگرن لە بەردەم کارکردنی ئێوەدا زیاتر خۆی لە چیا بینێتەوە؟ دیارە ئەوەی کە پرۆسەی مینپاچی لە هەرێمی کوردستان هەر خۆی نەک لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتانی جیهان پرۆسەیەکی قورسە، ئەرچێکی قورسە و ئەرچێکە بۆ هەر مینلابەرێک دنیایەک مەترسی تێدایە و هەمیشە ڕوبەڕووی مەرگ دەبنەوە، بەردەوام کە
دەستنە سەرکارەکانیان ڕوبەڕووی مەرگ دەبنەوە و ئەو گرفتانەی کە دێتە ڕێگای پرۆسەی مینپاچی لە هەرێمی کوردستان بە تایبەتی کەش و هەوا لە لای ئێمە زۆر جار کارەکانمان ڕادەگرێت لە هاوینی زۆر گەرم نەتواندرێ وەکو پێویست کار بکرێت لە سەرما و سۆڵ و زستان و بەفر و باران و ئەوانە نەتواندرێ کار بکرێ و جاری وایە کەش و هەوای باراناوی و بەفر و ئەوانە سیمای چێلگەمینەکانیش دەگۆڕێ بەهۆی بوونی لافا و ئاو لێڕەوار کە دەخزێن بەهۆی بارانەوە بەهۆی بەفرەوە ئەوە گرفتی زۆر گەورە بۆ میلابەران دروست دەکات لە ڕووی ئامێر و پێداویستیەکانەوە کاتجەبار تا چەند کێشەتانەیە لە ڕووی پێداویستی و توانای مینلابەری هیچ گرفتێکمان نییە ئەوەی ئێمە کە گرفتمان هەبێ هۆکاری گواستنەوەمان گرفتێکی گەورەیە لە دەستگای گشتی کاروباری مین بەهۆی ئەوەی کە لە ساڵی 2009ەوە گرێبەستی 194 سەیارە کە بۆ گواستنەوەی تیمەکان و بۆ پێداویستی دەستگای گشتی کاروباری مین بووە ئەو گرێبەستانە نوێ نەکراونەتەوە بەهۆی ئەو ئەزمەدارایی کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە. ئێستا گەورەترین گرفتمان نەبوونی هۆکاری گواستنەوەیە لە دەستگای گشتی کاروباری مین. کەواتە لە ڕووی ئامێرەکانەوە کێشەتانە لە ڕووی سەرچاوی مرۆیی شوانێ بە هەمان شێوەیەک کێشەیەک دروستە کاکجەبار تەنها هۆکاری گواستنەوە کەش و هەوا. بەڵێ بەتاکید باشە ئەچینە گرافیکێکی تر ئەمان تایبەت بە جۆرەکانی مین لە هەرێمی کوردستاندا بە ئاماژە پێبین و گفتوگۆی لەسەر دەکەین. جۆری مینەکان لە هەرێمی کوردستاندا مینی دژە کەسی و جۆرێکی تریان مینی دژە تانک و بۆبی چێنراو کە ئەو بۆمبانەیە زیاتر لە کاتی سەردەمی داعشدا یاخود لە شەڕی داعشدا چێنراوە. کاک جەبار ئەمانە جۆرەکانی مین بوون لە هەرێمی کوردستاندا کە چێنراون بەڵام کام جۆریان زیاترە و زۆرترە لە هەرێمی کوردستاندا و زیاتر قوربانی لێکەوتۆتەوە. بەتاکید ئەوەی ئەو جۆرانەی کە باست کرد هەمووی بوونیان هەیە لە هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستانیان پێ پیس کراوە دژە کەسی و دژە تانک بەڵام زۆربەی زۆری 90 مینی هەرێمی کوردستان دژە کەسیە لەبەرەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئالیاتی نەبووە دەبابەی نەبووە ئالیاتی سەربازی نەبووە سیارەی سەربازی نەبووە هێزی پیادەی هەبووە بۆیە زیاتر مینەکان دژەکەسین زۆربەیان و جۆری هەرە ئەوەی کە زۆر باوە لە ناو خاچی هەرێمی کوردستان ڤالمارایە VS50 ئیتالین ئەو دوانە هەردووچیان ئیتالین و هەردووچیان بکوژن ینی. بەڵێ لە پێشترە ئاماژەت بەوەدا کە ڕێکخراوەکان هاوکاریکی باش بوون بۆەوەی کە بتوانن هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە بەرامبەر بە میندا بەڵام ئایا هەماهەنگی ئێوە خۆتان لەگەڵ ڕێکخراوەکاندا چۆنە چ لەسەر ئاستی نەوخۆ چ لەسەر ئاستی نێودەوڵەتی تا چەند هاوکاری ئێوەن؟ ئێمە لەسەر ئاستی ناوخۆ هەشت ڕێکخراوی جیاجیا کە لە بواری مین کار دەکەن مۆڵەتیان لە لای ئێمە هەیە و لە پەیوەندی تونند و تۆڵداین لە گەریان بە تایبەتی ڕێکخراوی ماک MAG ئەو کە تاریخێکی دوور و درێژی جوانی هەیە لە هەرێمی کوردستان لە پرۆسەی مینپاچی و لە پرۆسەی هوشیارکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی مین دەوری باڵایان هەبووە ئێمە لە پەیوەندی تونند و تۆڵداین لەگەر هەموو ئەوانە و لەسەر ئاستی دەرەوەش ئێمە پەیوەندیەکانی دەستگای گشتی کاروباری مین هەم لەگەر عێراق و وڵاتانی دەوروبەر و بەڕێوەبەرایەتیە مینەکانی ئەوان ئێمە بەردەوام لە پەیوەندی بەردەوام داین و لەگەر وڵاتانی دەرەوەش ئێمە لە کۆنفرانسات و کۆبوونەوە نێودەوڵەتیەکان دەستگای گشتی کاروباری مین بەشداری پێدەکرێ و سەردان دەکەین هەمووشی لە پێناو ئەوەی کە بتوانین هاوکاری و هۆکار و
هەماهەنگی لەگەر ئەوان پەیدا بکەین بۆ ئەوەی خاچی هەرێمی کوردستان یان پرۆسەی مینپاچی لە هەرێمی کوردستان خێراتر بکەین. بڵێ کەواتە وەکو دەستگاکانی مین لە هەرێمی کوردستانە بەشداری ڕاهێنانی نێودەوڵەتی کراوە بۆی کە کارمەندەکان ئەزمونێکی باشتر و شارەزایەکی باشتریان هەبێت لە هەڵگرتنەوەی میندا؟ بەتەکید بۆ نمونە ئێمە GICHD کە سنتەرەکەی لە سویسرایە زۆر جار ڕاهێنان خولی ڕاهێنان لە وڵاتی لوبنان لە عێراق بۆ کارمەندانی دەستگای گشتی کاروباری مین دەکاتەوە و فەرمانگەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کە تایبەتە بە مینپاچی تایبەتە بە مین ئەوانیش دەربارەی ئەوە زۆر دەربارەی کردنەوەی خولی ڕاهێنان و وەرکشۆپ بۆ کارمەندانی ئێمە درێغیان نەکردووە. باشە کاک جەبار دەستگاکانی مین هەڵبەت کارکردنی ئەوان یاخود ئەرکی ئەوان هەم هەڵگرتنەوەی مینەکانەوە شارکردنەوەی هاوڵاتیانە و لە لایەکی ترەوە هاوکاریکردنی قوربانیانی مینیشە لە هەمان کاتا. ئایا ڕێکخراوەکانیش بە هەمان شێوەی ئێوە ئەم کارانە و ئەرکانە دەکەن یاخودۆتە ئەوان بەشێکی دەکەن؟ ئێمە ئەرچی سەرەکی ئێمە ئەو سێ ئەرکە بوو کە بەڕێزت باست کرد کە بریتە لە مینپاچی و هوشیارکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی مین و پاڵپشتی قوربانیان. بەڵام ڕێکخراوەکان مەرج نییە هەرسێ ئەرک لە خۆ بیکەن بە ئەرچی خۆیان. هەر ڕێکخراوێک لە بوارێک ئێستا ڕێکخراومان هەیە تەنها ڕێکخراوی ناوخۆیی و بیانیشمان هەیە تەنها لە بواری هوشیاری کار دەکەن. و ڕێکخراومان هەیە تەنها لە بواری پاڵپشتی قوربانیان کار دەکەن و ڕێکخراویشمان هەیە وەکو ئێمە هەر سێ ئەرک دەگرێتە خۆی بە پێی توانای خۆی. بەڵێ باشە لەگەڵ دەستەی گەشت و گوزارە هەماهەنگیتان چۆنە کاک جەبار ڕەنگە ناوچە گەشتیاریەکان ئەگەرمینی لێبێ بۆ گەشتیاران مەترسی بێ لەسەر ژیان و لەسەر تەندروستی ئەوان ئێوە هاوکاریتان یاخود هەماهەنگیتان لەگەڵ دەستەی گەشت و گوزارە چۆنە بۆی کە تابلۆی تایبەت ببین یاخود تابلۆی هۆشیارکردنەوە دابنێ لە ناوچە گەشتیاریەکان بۆی کە گەشتیاران سەلامەت بن؟ بەتاکید ئێمە لە پەیوەندێکی تونند و تۆڵداین لەگەڵ دەستەی گەشت و گوزار و لیژنەی تایبەتمان هەیە و کادری دەستگای گشتی کاروباری مین لیژنەی هاوبەشمان هەیە و کادرەکەی ئێمە ئەندامە لەو لیژنەیە بۆ هەموو هەماهەنگیەک لە نێوان ئێمە و ئەوان بێتە ئاراوە چونکە پرۆسەی مینپاچی بە دەرەجەیە کە ژیانی پاراستنی ژیان و گیانی هاوڵاتیانە و پاراستنی ژینگە و شوێنە گەشتیاریەکانیش. بەڵێ بەڵام ڕەنگە کاک جەبار بەهۆی بەفر و باران بەهۆی ڕەشە باوە یاخود بەهۆی بە تێپەڕبوونی کات تابلۆکان کاڵ ببنەوە ئێوە بەردەوام بە دوواداچوون دەکەن بۆی کە تابلۆکان نوێ بکەنەوە؟ بەتاکید ئێمە ساڵانە هەوڵی ئەوە دەدەین و هۆکاری تازەی هوشیارکردنەوە ئەوانە هەم پێداچوونەوەیان بۆ بکەین و هەم شتی تازەش ببێتە هۆکاری وشیاربوونەوەی خەڵک لە مەترسیەکانی مین و ئەو شوێنانەی کە دەستیشمان پێ نەگەیشتووە وەسائیلی هوشیارکردنەوەی پێ بگەێنین. بە تاکید ساڵانە بەرنامەی پێداچوونەوەی هوشیاری و گەشەپێدانی بەرنامە و پلانی هوشیاریشمان بەردەوامە. دەستان خۆش بێ و ماندوونە بن کاک جەبارەچینە گرافیکێکی تر بە هەندێک ئامار و زانیاری تر بخەینە ڕوو تایبەت بە کارمەندانی مین لە هەرێمی کوردستاندا ژمارەیان نزیکەی 600 کارمەندی کێڵگەیە کە لە 3 ساڵدا تەنها لە 3 ساڵدا 96 قوربانی هەیە. کاک جەبار لەو 600 کارمەندە کە لە ئامارەکەدا هاتوو باس کراوە چەندی گرێبەستە و چەندی هەمیشەییە؟ ئێمە ئەوەی کە گرێبەستە گرێبەستەکان ئەوەی کە چێڵگەیین چونکە ئێمە گرێبەستی ئۆفیسیشمان هەیە نزیکەی 600 کەس لە تیمەکانمان پێک دەهێنن و کارمەندی چێڵگەیی لە مینلابەر و تیم لێدەر و تیمەکانی ڕووپێوی و QA و واتە دڵنیایی جۆری هەموو ئەوانە نزیکەی 600 کەس پێک دەهێنن و کۆی
کارمەندانی دەستگای گشتی کاروباری مینیش 944 کارمەندی هەیە ئەوی تری هەمیشەییە. باشە کاک جەبار ماف و ئیمتیازات بۆ کارمەندان بۆ پیشەوەرانی مین بە شێوەیەکی گشتی تەنانەت ئەوانش کە دەبنە قوربانی لە دوای خۆیان چ ماف و ئیمتیازاتێکیان هەیە ئەوان؟ وەڵا زۆر بەداخەوە کە پیشەگەرانی مین کاری ئەوان هەوڵی ئەوان کە خاچی ئەگەر پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان خاچی هەرێمی کوردستان دەپارێزێت ئەوانیش وەکو پێشمەرگە خاچی هەرێمی کوردستان لە پاشماوەی جەنگ و ماڵوێرانی دەپارێزن لە جەنگان لەگەڵ دژمنێکی شاراوەدا ئەو مەرگە شاراوەیە کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەجێ هێڵدراوە لەلایەن دژمنانی کوردەوە بەداخەوە کارمەندانی دەستگای گشتی کاروباری مین هیچ ماف و ئیمتیازاتێکیان تا ئێستا کە من و تۆ قسەی تێدا دەکەین بۆ دابین نەکراوە. ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین لە پرۆژە یاسایەکمان ئامادە کردووە. ئەمە 2 ساڵە کاری لەسەر دەکەین. داومانە بە بەرلەمان داومانە گرنگترین خاڵەکانی چی و چی لە خۆگرێ کاک جەباریانی ئەو خاڵانی کە زۆر جەختان لێ کردوەوە بە گرنگتان زانیوە لە پرۆژە یاساکە نووسیوتانە زیاتر چی و چی؟ ئێمە لە پرۆژە یاسایەکە سێ خاڵی سەرەکیمان دەستنیشان کردووە کە وەکو ماف و ئیمتیازاتی هەر پیشەگەرێکی مین لە هەرێمی کوردستان ئەویش کەمەندامەکان بە کەمەندامی سەنگەر هەژمار بکرێن و ئەوەی کە تەمەنێکی زۆر کارمەندارمان تێیدا هەیە 25 ساڵە کارمەندی دەستگای مینە تێیدا هەیە سەرووی 25 ساڵە ئەوانە خانەنشین بکرێن لە کاتی بە ساڵاتچوونیان و شەهیدەکانی دەستگای گشتی کاروباریش مینیش وەکو هەر پێشمەرگەیەک بە شەهیدی سەنگەر هەژمار بکرێت. بەڵێ باشە لە گرافیکەکان لە ئامارەکە باس لەوە کرا کە لە 3 ساڵدا 96 قوربانی هەبووە. بەڵام ئایا بە تەنها بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2022 بۆ ئەم نۆمانگە چەند قوربانی مین هەبوو لە هەرێمی کوردستان؟ بۆ ساڵی 2022 بەڵێ دیارە قوربانیەکان تا ئێستا سوپاس بۆ خوا کەمترە لە ساڵی ڕابردوو. ئێستا ئەم ساڵ 36 کەس بۆتە قوربانی لەو 36 کەسە 30 کەس بریندار و کەمەندان بوون و 6 کەسیشیان زۆر بەداخەوە جانیان لەدەستداوە. بەداخەوە دەچینە فیچەرێک کە تایبەت بە مین هاوکارانم بۆیان ئامادەکردویم بزانین لەو فیچەرەدا چی دەربارەی مین باس کراوە. هەرێم سدیق کەریمە لە ساڵی 1982 لەدایک بووم. لە ساڵی 2003 چوومەتە بەرنامەی مین بۆ پاکسازی مین لە کوردستان. بەردەوام بووم لە کارەکەم هەتاکو ساڵی 2011 وەکو مینلابەر کارمە کرد. ساڵی 2011 لە گوندی گۆڕەدێم لە ناحیە زەلان لە شارباژێر لە کاتی کارکردنا مینێکم پێتا دەقی مینی TS50 کە بۆ هۆی لە دەستدانی قاچی ڕاستم و بە سەختی بریندار بووم. ئەمە وەکو ئستافێکی مینلابە کە لە بەرنامەی مینا کارەکەین حتمما کارێکی زۆر قورس و مەترسیدارە، زۆر ماندوو ئەبێ و زۆر سەختە لەبەر ئەوەی تۆ یەک هەڵەی بچووک ئەبێتە دوایین هەڵە و کۆتای هەم بە کارەکە دێ و بەشێک یا لە جستە لە دەستیا بەیەکجاری ئەو کەسە شەهید دەبێت کە بەداخۆ ئێمە تا ئێستاکانەوەکو گرێبەستێک کارەکەین. هیچ مافێکی سەرەتاییشمانێت لە بەرنامەی مینا، یعنی ئەگەر یەکێکمان بێتە هۆی لە دەستدانی ئەندامی لەش یا خود شەهید بێ هیچ مافێکی نیە. ڕۆژی کە تووشی ڕووداوەکە حتمما ڕۆژێکی زۆر قورسە و زۆر ناخۆشە، تێپەڕبوونی ئاسانیەوە ئاسەوارێکی هەر ئەمێنێتەوە.
بەڵام ئەوەی هەبوو وە گوتم ئەم کەس و کارەکەم هەم هاوڕێکانم زۆر لە پشت بوون کە بتوانم بێمە سەر پێی خۆم بەردەوام بم لە ژیان حتمما کاریگەری هەیە و گۆڕانکاری ڕووە من تا ئێستا لە دوای ڕوودا نەمتوانین بچمەوە کێڵگەمینەکان کە بەپێی یاساش ڕێگاپێدراونی بەرکەوتەیەکی مین گەڕێتە سەر کارەکەی بۆیە ئەو چانسە بە من درا کە من لە بەرنامەی مینا کارکەم بەس لە ئۆفیسا لە بەشی لۆجستیک وە زۆر چواردەوەرەکەم هاوکارم کە ئاسەوارێکی قورس بەجێ نەمێنێ لەسرم سواز بۆ خواتوانیمە لەسەر پێکانی خۆم بۆسم بەرداوام لە کارکردن و وە ژیانیش بەڕێیەکەم. کاک جەبار ئەوەی کە بینیمان بە هەمان شێوە قوربانیەکی مین بوو لە هەرێمی کوردستان و هەم کارمەندێکیش بووە ئەوش بە هەمان شێوە باسی لەوە کرد کە پیشەوەرانی مین هیچ ماف و امتیازاتێکیان نییە بەڵام ئایا ئەو کەسانی کە گرێبەستن بۆ نمونە 10 ساڵ 15 ساڵ ئەوان کار دەکەن لە بوارەکەدا لە دوای ئەوە ئەگەر بکرێن بە هەمیشەیی ئەو 10 ساڵیان ئەو 15 ساڵی بە خزمەت بۆ حسابەکرێ لەسەر موچەکەی لەسەر خانەنشینەکەی لەسەر خزمەتەکانی هیچ حسابێکی بۆ ئەکرێت؟ بەتاکید بەڵام ئێستا ئێمە هەوڵی هەمیشەییان بدەین تەبیعی ئەوان بۆ هەمیشەیی لە قازانجی میلابەران نییە لەبەرەوەی موچەکانیان یەکجار زۆر کەم دەکەن چونکە تێیدا هەیە شەهادەی نییە تێیدا هەیە شەهادەی سەرەتایی و ناوەندی و ئەوانەی هەیە وەلا حکوومەتی هەرێمی کوردستانیش موچە بەپێی شەهادە دیاری دەکرێت کە کاتێک کە ئەوان بیانکەین بە هەمیشەیی بەتاکید موچەکانیان زۆر دادەبەزێ بەڵام بۆ کەسێک کە بەست ئەوەیە بە بەراورد بە موچەی گرێبەستەکەی کەمتر دابەزێ زۆر ئێستا موچەی گرێبەستیەکەیان زۆر زیاترە لەوەی کە بکرێن بە هەمیشەیی چکە ئێستا هەر کارمەندێکی مین ملیۆن و سەروی ملیۆن وەردەگرێت بەڵام احتیمالە دەرچووی ناوەندیش نەبێت لەبەرەوەی ئیشەکەوا قورسە بەڵام دکتۆرایەک کە بەکالۆریۆسێک بە 500,000 دادەمەزرێ ناتوانێت ئیشی مین لابەرەکە بکات دروستە ناتوانێت ئەو ئەرکە قورسە بەڕێوە بە بۆیە دەبێت ئەو یعنی کێشەی میلابەران ئللا بەوە چارەسەر دەکرێت کە ماف و ئیمتیازاتێک یاسایەک تایبەت بە خۆیان دەربچێ بۆ ئەوەی کەم ئەندامەکانیان وەکو کەمەندامی سەنگەر هەژمار بکرێت وە شەهیدەکانیان وەکو شەهیدی سەنگەر وە بە سەڵاتچوەکانی بواری پرۆسەی مینپاچی خانە نشین بکرێن بە موچەیەکی دیاریکراو چونکە بمانەوێ و نەمانوێ بەهۆی مین و پاشماوەی جەنجی توێژێکی بەشمەینەت لە هەرێمی کوردستان دروست بۆ بە ناوی پیشەگەرانی لەو پرۆژە یاسایە کەوتە پێشکەشمان کردو 2 ساڵە پێشکەشتان کردووە 3 خاڵی سەرەکیت باسکە کەوتەوە 3 خاڵە ئامانجی سەرەکی ئێوە بۆ لە پرۆژە یاساکەدا بەڵام ئایا پرۆژە یاساکە بەکوێ گەیشتووە هیچ خوێندنەوەیەکی بۆ کراوە لە پەرلەمان یان گەیشتۆتە پەرلەمان؟ جارێک پێشی 2 ساڵ لەوە پێشیش ساڵانی ڕابردوو پێشکەش بە پەرلەمان کرابوو خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرابوو بەڵام دواتر ئەو وەزعی بودجە بڕین و ئەوانە هاتە لەگەر ئەو کێشانێک کە لەگەر حکوومەتی ناوەند دروست بوو ئەو پرۆژە یاسایانە خرانە لاوە و ئێستا 2 ساڵە ئێمە پرۆژە یاسایەکەمان هەم پخوتر کردووە هەم کورتتر کردوتەوە ئێستا داومانەتەوە بە بەرلەمان داومانەتەوە بە لیژنەی یاسایی بەرلەمان و داومانە بە لیژنەی یاسایی ئامادەکردنی پرۆژەکان لە ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسایەکان تا ئێستا چوونە پێشێکی بەرچاوی بەخۆیەوە نەبینیوە بەڵام ئێمە ئەوە ئەولەویەتی کاری ئێمە لە دەستگای گشتی کاروباری مین کە وەکو ئەرچێکی استراتیجی سەیری دەکەین لە پێناو پیشەگەرانی مین و بەردەوامیش دەبین لە هەوڵەکان بۆ هیوایی کە هەرچی زووە لە پەرلەمانە خوێنەوەی بۆ بکرێت و کاری جدی لەسەر بکرێت کاک جەبار لە تیمەکانی مین هەڵگرتنەوەدا
ئەو کارمەندی ئۆفیس ناوانەی کە ئاماژەت پێدا لەو کارمەندانە یاخودۆ پیشەوەرانی کە پیشیان هەڵگرتنەوەی مینە ڕێژەی خانمان چۆنە ڕێژەی خانمان لە بەشداریکردنیان لە تیمەکانی مین هەڵگرتنەوەدا چۆنە لە هەرێمی کوردستان چەند تیممان هەیە خانمی تیابێ؟ ئێمە وەڵا لە تیمەکانی ئێمە خانمی تێدا نییە و بەرنامەشمان هەیە کە هەم لەوەی کە ئێستا ساڵانێکی زۆرە حکوومەتی هەرێم تاکید لەسەر بوونی یەکەی جێندەری لە هەموو دەستگا و دامەزراوەکانی خۆی دەکاتەوە بەڵام من ئیشارە بەوە بدەم کە لە ڕێکخراوی ئێمەجی ئێستا تیمێکی ژنانی دروست کردووە پێم وایە تیمێکی زۆر ڕێکوپێکن و زۆر ئەکتیڤن ئەوەش هەر دەکەوێتە چوارچێوەی بەرنامەی مینپاچی لە هەرێمی کوردستان و ئێمەش لە هەوڵی ئەوە داین کە بە ئیمکانات پەیدا بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان ئیمکاناتمان بۆ پەیدا بکە بۆ دابین کە دەتوانین تیمی مینلابەری ژنانیش لە هەرێمی کوردستان دەست بەکار پێ بکەین. بەڵێ زۆر باشە دەستەکانە خۆشبێچینە گرافیکی حوتەم کە باس لە ڕێکەوتنامەی ئۆتاوا دەکات لە ڕێکەوتنامەی ئۆتاوادا کە وڵاتانی بێمین ڕێکەوتنامەی ئۆتاوا کە لە ساڵی 2010 مە ڕێکەوتنامەیەکە ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتیە 164 وڵاتیدا ئەندامن یەکێک لە وڵاتانە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە لە ساڵی 2010 لەلایەن سەرۆک مامجلال خۆیەوە ئیمزا لەسەر ڕێکەوتنامەکە کراو بوو بە ئەندام تایدا لە ڕێکەوتنامەکەدا هاتووە زیاتر بۆ ئەو وڵاتانەیە کە مینی دژە کەسی لە خاکەکەیاندا هەیە کە بڕیار وایە و بەپێی ڕێکەوتنامەکە دەبێت تا ساڵی 2018 خاکی هەرێمی کوردستان و عێراقیش لە مین پاک بکرێتەوە بەڵام بەهۆی هاتنی شەڕی داعش و ئەو هۆکارانەوە 10 ساڵی تریان بۆ درێژ کرایەوە لە 2010 10 ساڵی تریان پێدرا کە بۆ ساڵی 2028 خاکی عێراق بە تەواوی لە مین پاک بکرێتەوە. کاک جەبار بەپێی پێشبینی ئێوە و بەپێی هەڵسەنگاندنی ئێوە پێتان وایە بۆ تا ساڵی 2028 خاکی عێراق بە هەرێمی کوردستانیشە بتوانێت لە مین بەگشتی و بە تایبەت مینی دژە کەسی پاک بکرێتەوە؟ با من ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر جۆری ئەندامبوون و ئیلتیزاماتی حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان لەو ڕێککەوتنامەیە. دیارە لەو ڕێککەوتنامەیە تایبەتە وەکو خۆشت باست کرد تایبەتە بە نەهێشتنی وە لە ناوبردننی مینی دژە کەسی. عێراق و هەرێمی کوردستان ملزەمن بەو ئیتفاقیەوە. بەڵام ئیلتیزامەکە لەکوێوە لەسەر عێراقە و لەکوێوە لەسەر هەرێمی کوردستانە دەبێت سەدا شەستی دابینکردنی ئیمکاناتی مالی بۆ خێراکردنی پرۆسەی مینپاچی دەکەوێتە سەر دەسەڵاتە نیشتیمانیەکان هەم عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەدا چلیشی دەکەوێتە سەر وڵاتانی کۆمەک بەخش. ئەوە حکوومەتەکەی خۆمان دەبینین بە عێراقیشەوە تووشی کۆمەڵێک قەیران بووە قەیرانی دارایی وەکو پێویست هاوکاری دەستگای گشتی کاروباری مین و پرۆسەی مینپاچی ناکرێ گرفتی سەرەکیمان وەسائلی هاتوچۆمان نییە بۆ گواستنەوەی تیمەکانمان بۆ سەر کارکردن و لە چێلگەی مینەکان کاریان پێ بکەین. دامی وڵاتانیش هاوکاری وڵاتانیش ئەوەی کە خۆمان هەوڵیان لەگەردەدەینیان ئەوان خۆیان هاوکاریمان دەکەن. ئێستا نمونەی ڕێکخراوی UN ماس کە فەرمانگەیەکە لە نەتەوەیە گرتوەکان هاوکاریمان دەکەن بە پێداویستی مینلابەری لە بابەتی جلوبەرجی مینلابەری و ئەو وەسائلانەی کە لە پرۆسەی مینپاچی بەکاردەهێنرێن. UN ماس زۆر بە زیادەوە دەتوانین بڵێن ساڵانە ئەوە بۆمان دابین دەکا
بەڵێ کەواتە کاک جەبار بە پێی قسەکانی بەڕێستا بێت ناتوانن بۆ تا ساڵی 2028 خاکی هەرێمی کوردستان و عێراقیش بە تەواوی لە مینی دژە کەسی پاک بکرێتەوە بەهۆی ئەم گرفتانی کە ئاماژت پێدا؟ بە تاکید ئەگەر ئەو گرفتانە بەردەوام بن ئەگەر هاوکاری سێکتەری مین نەکرێ ئەگەر هاوکاری جددی بەرنامەی مین نەکرێ لە هەرێمی کوردستان من دڵنیام عێراقیش و هەرێمی کوردستانیش ناتوانن ئەو ئیلتیزاماتە یان ئەو پابەندبوونە بۆ ساڵی 2028 تێیدا سەرکەوتوو بین. هیچ پێشبینی هیچ شتێک هەیە بۆی کە ئەگەر ساڵ گەیشتە ساڵی 2028 و خاکی هەرێمی کوردستان و عێراقیش پاک نەکرابێتەوە دوای ئەوە چیتر ڕوئایە دە ساڵی تریشتان بۆ تازاکرێتەوە بۆ وڵاتی عێراق کە بتوانێت خاکی عێراق لە مینی دژە کەسی پاک بکاتەوە؟ بە تاکید ئێمە پلانمان هەیە تا ساڵی 2028 کار لەسەر کوێ دەکەین ئەو شوێنانەمان هەڵبژاردووە کە شوێنی گرنگ و گرنگتر هەیە ئێمە گرنگترەکانمان هەڵبژاردووە و ئەو ئیمکاناتەی حکوومەتی هەرێمی کوردستانیش دابینی دەکا کە پاڵپشتی دەکا لە ئاست ئەوە نییە ئێمە بتوانین ئەو ئیلتیزاماتە جێبەجێ بکەین تا ساڵی 2020. کاک جەبار هەماهەنگیتان لەگەڵ ئەو 164 وڵاتەی کە ئەوانیش ئەندامن لە ڕێکەوتنامەکەدا هیچ هەماهەنگێکتان هەیە لەگەڵیانە هیچ ئاڵوگۆڕێکی زانیاری دەکەن یا هیچ هاوکاریکی یەکتریەکەن؟ بە تاکید ئێمە ساڵانە بەشداری ئێمە ئەو وڵاتانەی کە بەمین جیرۆدەی مینن وەکو ئێمە گرفتی مینیان هەیە لە وڵاتەکانی خۆیان ئێمە سێ ڕێککەوتنامە کۆمان دەکاتەوە ساڵانە یەکتر دەبینین و ساڵانە ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ یەک و دوو دەکەین لە کۆنگرەی ساڵانەی ڕێککەوتنامەی ئۆتاوا یەکتر دەبینین ئەو وڵاتانە و لە کۆنگرەی CCW کەوە تایبەتە بە مەنعکردنی چەکی تەقلیدی ئەوە یەکتر دەبینین و لە CCM کە ئەو وڵاتانەی جیرۆدەن بە بۆمبی هێشووی عنقودی ئەوەش ڕێککەوتنامەیەکە دیارە عێراق و هەرێمی کوردستان ئیلتیزاماتیان هەیە بەرامبەر بەو سێ ڕێککەوتنامە هیچ زانیاریەکتان لایە کاک جەبار کە لەو 164 وڵاتی کە ئەندامن کامێک لەو وڵاتانە توانیویانە لە کاتی خۆیدا یاخود ئەگەر تا ئێستەش بێت توانی بێتیان کە خاکی وڵاتەکەیان لە مینی دژە کەسی پاک بکەنەوە؟ ئەو وڵاتانەی کە توانیویانە ئەو ئیلتیزاماتە جێبەجێ بکەن هەیە ئێستا لە بابەتی ئەوەی کە لە کەمبۆدیا توانیویانە تا ڕادەیەکی باش ئیلتیزاماتەکە لەسەر خۆیان جێبەجێ بکەن بەڵام هۆکاری سەرەکی ئەوەی کە ئەو وڵاتانەی کە ئێمە ناتوانین بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ناتوانین وەکو پێویست لە ئاست ئیلتیزامەکان بین لەبەرەوەی ئێستا فۆکسی یان چاوی وڵاتانی کۆمەک بەخش لەسەر ئەو وڵاتانەیە کە هیچ سەرچاوەیەکی سروشتی یان دارایی بەهێزیان نییە فۆکسیان لەسەر ئەو وڵاتانەیە. بەڵێ کاتە ئەوە گرفتێکێکێکە لە گرفتەکان بە وڵاتی ئێران پێوانینێکی تر سەیری ئێمە دەکەن. بەڵێ باشە کاک جەبار کاتمان زۆر کەم ماوە لە کۆتاییدا پێم خۆشە بە کورتی باسێک لە کار و چالاکیەکان و پرۆژەکانی خۆتان بکەن لە ساڵی 2022دا کە ئاماژت پێدا لە سەرەتایە وتە ساڵێکی پڕ چالاکی بۆ ئێمە یامڕێ بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو زۆر گەرم و گوڕ بوون. چالاکیەکانتان چی بووە ئەگەر بە کورتی ئاماژەی پێ بدەین من سوپاس دەکەم. ئێمە لە سەرەتای ساڵی 2021 ئێمە سەردانی وڵاتی سلۆڤینیامان کرد پەیوەندیمان لەگەڵ ڕێکخراوێکی سلۆڤینی گرێدا کە ئۆفیسی سەرەکی ئەو ڕێکخراوە لە هەولێرە بە ناوی ITF لەسەر داوای ڕێکخراوەکەیان و وەزارەتی خارجی سلۆڤینیا داوەتنامەیان بۆ ناردین کە ئێمە بچین سەردانیان بکەین. سەردانمان کردن و ماوەی 5 ڕۆژ لەوێ ماینەوە
تواندرا ئێمە داوای هاوکاری ئەوەمان لێکردن کە هاوکارمان بن لە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان. ئەوان بەرنامەی خۆیان دانا کە لە ساڵی 2022 هاوکاری ئێمە بن و لەگەڵ ئێمە کار بکەن لە هەرێمی کوردستان. ئەوە بوو هاتن لە ساڵی 2022 لە کۆتایی بۆ کۆتایی شەژمانجی کۆتایی ساڵی 2022 بڕیاریاندا 30 سەیارەمان بۆ بەکرێ بگرن کە خۆیان مەصرف و خەرجی و کرێی مانگانەی ئەو سەیارانە دابین بکەن، تەنها کار بۆ ئێمە بکەن بۆ گواستنەوەی تیمەکانمان بۆ سەر چێلگە مینە جیاجیاکان. بڵێ دەستەکانت خۆش بێ کاک جەبار. بڵێ هەر ڕێکخراوی سلۆڤینی وڵاتی سلۆڤینیا بڕیاریان داوە بە درێژایی ساڵی 2023 بتوانن 25 سیارەمان بۆ بەکرێ بگرن بۆ ئەوەی بتوانین تیمەکانمان بگوازینەوە سەر چێلگەمینەکان. زۆر زۆر سپاس بە ئومێدی بەردەوامی کاری باشتر، بە ئومێدی لە ساغی و تەندروست باشی و سەلامەتی بۆ سەرجەم لە پیشەوەرانی مین لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا کە پێشمەرگە ئاسا لە بەرامبەر دوژمنێکی شاراوەدا دەجەنگن. سپاس بۆ جەبار مستەفا کە بەڕێزیان سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لە دەستگای مینەوە لەگەڵ ئێمەدا ئامادەبوو. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرما بوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.